کەزیەکەی منە بەڵێ ئێمە کوردین ئێمە چاو نەترسین ئەڵای کوردستان لەسەر دڵ و لەسەر سەر و لەسەر چاومانە و من ئەمەوێ بە خوشک و برا ڕۆژاوایەکانم بڵێم هەتاوەکو گەنجێک لەوێ بێ ئێمە لێرەین بۆ پشگیریەکی بچووکیش بێ تکایە لە ماڵەوە دامەنیشن وەرن بۆ ئێرە جێگە و پێگەیەکی زۆر زۆر گەورە دروستەکە بۆ کورد سەیری کەن چەند بەیەکەوە هاودەنگین چەند بەیەکەوە جوانین من تەشی ڕەسێکی وەک شیرنی وەفایی نیم کیژی وریای چاوکراوەی فێرەزانینم ئەمن ئامادەی بچی بۆ ڕۆژاوە بۆنا چەکەڵگری بۆنا ئێمە دایک و باوک و باپیرانمان لەوە دروست بوون ئەوە شکۆی ئێمەیە دژە کردەوە بە کەزی کەزیەکەی منە بەڵێ واتە ئامادەی بۆ جەنگ ئەی بۆنا بۆ لێرەم خوێندکاری وایە خوێندنم تاو کردووە بەڵێ ئەتوانی بچیت لەوێ چۆن هاوکاریان بکە کە بچیت ئەوێتەوە بە خزمەتکردن بێ بە یارمەتی بێ بە شەڕکردن بێ بە بەرزکردنەوەی مۆراڵی خوشک و برا شەڕوانەکانم بە هەر شێوەیەک بێ بۆنا ئێمە کوردین ئێمە چاو نەترسین